لە ئەمارەکانی گەشتیاران دەکەین لە ڕۆژانی جەژن بۆ هەرێمی کوردستان و هاوکات باسلەوە دەکەین کە دەستەی گەشت و گوزار دەرفەتی کار بۆ ڕێبەری گەشتیاری دەرەخسێنێت و هاوکات بەرەو پێشچوونەکانی گەرتی گەشتیاری و کاریگەری لەسەر ئابووری هەرێمی کوردستان گفتوگۆ دەکەین بە میوانداری زۆر بەڕێز ئیبراهیم عەبدولمەجید بەڕێوەبەری ڕاگەیاندن و پەیوەندیەکانی دەستەی گەشت و گوزاری هەرێم کە ڕاستەوخۆ لە هەولێرە و لەگەڵمانن. کاک ئیبراهیم سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. سەرتاگەر لە ئامارەکانی گەشتیاران لە ڕۆژانی جەژن بۆ هەرێمی کوردستان بپرسین ببراورد بە ساڵی ڕابردوو یاخود با بڵێن جەژنی ڕەمەزانی ساڵی ڕابردوو ئەم جەژنی ڕەمەزانە ئاماری گەشتیاران چیمان پێ دەڵێن؟ گەشتیارێکی زیاتر ڕویان لە ناوچەکانی هەرێمی کوردستان کردووە؟ بەیانیتان باش، زۆر سپاس. بەڵێ بە گوێرەی ئەو فیدباکەی کە ئێمە وەرمانگرتوتەوە لە کۆمەڵی میوانخانە و چێشتخانەکان، هەروەها ئەو کۆمپانیا گەشتیاریانەی کە گەشتیار دەهێنن و هەروەها ئەو لیژنانەی کە ئێمە لە بەڕێوەبراتە گشتەکان پێکمان هێناون و لە بازگەکان ئامادەجیان هەیە، ئاماژەکان دڵخۆشکەرن بەوەی کە ڕێژەی هاتنی گەشتیاران بە شێوەیەکە کە لە چاو ساڵانی ڕابردوو زیاترە و زۆرێ لە بنکە گەشتیاریەکان شوێنی وەرگرتنی گەشتیاریان نەماوە و پڕ بوون لە گەشتیار. بەڵام سەبارەت بەوەی کە چەندیان هاتون لە ئێستادا هیچ ئامارێک لە بەردەستی ئێمەدانە. ئێمە هەوڵ دەدەین لەم دوو ڕۆژەیدا بێ ئامارەکان بە شێوەیەکی فەرمی ڕابگەێنین لەبەرەوەی لە ئێستادا من لەوە تێگەم کە ئێوە وەکو میدیا چەندە گرینگە داتا و ئامار چەندە گرینگە بەلای ئێوە، بەڵام ئێمەش لە دەستەی گەشت و گوزار لە ئێستادا فۆکەسی تەواومان لەسەر ئەوەیە کە چۆن بتوانین خزمەتێکی شایستە پێشکەش بەو گەشتیارانە بکەین کە لە ئێستادا لە هەرێمی کوردستانن. هەموو هەوڵێکی ئێمە بە هەماهەنگی لەگەڵ لایەنەکانی تری حکوومەتی هەرێمی کوردستان، لەگەڵ لیژنەکانی قایم قامیەت، هێزەکانی ئاسایشتی ناوخۆ، پۆلیس، فریاکەوتن، هەموو هەوڵێکمان بەو ئاراستەیە کە بەیەکەوە بتوانین کەشێکی ئەوتۆ بڕەخسێنین کە تایدا گەشتیار هەست بە ئاسوودەی بکات و چێش لە کاتی مانەوەی لە هەرێمی کوردستان ببینێ. سەبارەت بە ئامار ئەگە ئێمە باسی سێ مانجی یەکەمی ئەم ساڵ بکەین واتە لە یەکی یەک تاوەکو سیویەکی سەی 2023 زیاتر لە 2 ملیۆن گەشتیار لە هەرێمی کوردستان تۆمار کراون. دیارە ئەم گەشتیارانەش پێک دێن لە گەشتیارانی ناوخۆی هەرێمی کوردستان، ئەو گەشتیارانەی کە لە دەرەوەی هەرێمی کوردستان دێ مەبەسمان لەوانن کە لە باشوور ناوەڕاستی عێراق دێن و دیارە ئەوانە زۆرینە هەرە زۆری گەشتیاران ئێمە پێک دەهێنن و هاوکات ئەو گەشتیارانەش کە لە دەرەوەی عێراقۆ دێن و پێیان دەگوترێت گەشتیاری بیانی. بەڵێ کاک ئیبراهیم، دیارە باس لەوە کرد کە لە هەوڵدان باشترین خزمەت گوزاری پێشکەش بە گەشتیاران بکرێت وەکو دەستەی گەشت و گوزار لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانی تر وەکو چشخانە و هۆتێل و ڕێستۆرانتەکان هەماهەنگی و لینکیتان تا چەندە بە جۆرێکە کە توانراوە بە شێوەیەکی باش خزمەت بە گەشتیاران بکرێت؟ بەڵێ دیارە ئێمە بەردەوام هەماهەنگیەشی زۆر پتەومان هەیە لەگەڵ کۆمەڵی میوانخانە و چێشتخانەکان، لەگەڵ هەر بنکێکی گەشتیاری و لەگەڵ هەموو ئەو شوێنانەی کە مۆڵەتی گەشتیاریان هەیە و ساڵانش پێش هاتنی بۆنەکان یاخود پێش وەرزی گەشتیاری ئێمە چەندین زنجیرەیەک کۆبنەوە ئەنجامەدەین لەگەڵیان. بۆ نمونە بۆ جەژنی ڕەمەزان ئێمە پێشی جەژنی ڕەمەزانی پیرۆز لەگەڵ کۆمەڵی میوانخانە و چێشتخانەکان کۆبووینەوە و ڕامان سپاردن بەوەی کە دەبێت لە ڕۆژانی پشوو بە تایبەت ڕێستۆرانتەکان کراوە بن بۆ ئەوەی گەشتیاران بتوانن سوود لە خزمەت گوزاریەکانیان وەربگرن. هاوکات چەندین لیژنەشمان پێکەناون کە بە بەردەوامی سەردانی بنکە گەشتیاریەکانەکەن لەوێ چاودێری ئەو خزمەت گوزاریە دەکەن کە پێشکەشی بە گەشتیارەکرێ و هاوکات چاودێری نرخی شەکرێ. هەروەها چەندین ژمارەی تەلەفۆنیش ئامادەمان کردەوە وەکو هێڵی گەرم تاوەکو بتواندرێ گەشتیاران ئەگەر خوا نەخواسە تووشی هەر ئاستەنگ و کێشە و گرفتێک و بتوانن پەیوەندی بکەن و ئێمە کێشەکانیان بۆ چارەسەر بکەین. پەیوەندی ئێمە لەگەڵ بنگە گەشتیاریەکان، کۆمپانیا گەشتیاریەکان، کۆمەڵی میوانخانە و چێشتخانەکان پەیوەندێکە کە بە درێژایی ساڵ هەیە نەک تەنها لە بۆنەکان و بە تایبەتیش بۆ بۆنەکان وەکو گوتم ئێمە زنجیرەیەک کۆبنەوە ئەنجامەدەین. هەموو ئەوانش لە پێناوی ئەوەیە کە دوجار بتوانین خزمەتێکی شایستە پێشکەشی بە گەشتیاران بکەین، بە جۆرێک خزمەتیان بکەین کە وایان لێ بکەین بۆ جارانی تریش نەکەر خۆیان بگەڕێنەوە بۆ هەرێمی کوردستان بەڵکو هانی خەڵکانی تریش بدەن کە سەردانی هەرێمی کوردستان بکەن و گەشتەکانیان لێرە لە هەرێمی کوردستان ئەنجام بدەن. بەڵێ کاک ئیبراهیم، پلانەکان چین بۆەوەی کە گەشتیاران جگەل لە بۆنەکان جگەل لە جەژنەکان سەردانی ناوچە گەشتیارەکانی هەرێمی کوردستان بکەن، چون کار لەسەرمە دەکەن کە لە ڕۆژانی ئاسایشتا
گەشتیاران بتوانن ڕوو لە ناوچەکانی هەرێمی کوردستان بکەن. پلانەکان تا چەندە پلانی با بڵێ تۆکمەیە و کاری جدی لەسەر دەکرێت؟ بەڵێ دیارە ئێمە لە دەستەی گەشت و گوزار پلانێکی 8 ساڵەمان هەیە. ئەم پلانە لە ساڵی 2022 لە ڕووی تیۆریەوە بە کۆتا هات. پراکتیکەلی لەم ساڵەدا ئێمە دەمانەوێت بیخەینە قۆناغی جێبەجێکردن. یەکێک لە تەوەرە استراتیژیەکانی پلانی 8 ساڵی دەستەی گەشت و گوزار بریتە لە گەیشتن بە سستەینەبڵ تۆریزم، واتە گەشت و گوزاری بەردەوام، بە واتایی کە ئێمە چیتر تەنها چاوەڕی بۆنەکان نەکەین، یان تەنها چاومان لە هاوین لە وەرزی هاوین نەبێت کە گەشتیاران بێن بۆ هەرێمی کوردستان. ئێمە دەمانەوێت بگەین بەو ئامانجە لە ڕێگەی چەند تاکتیکێکەوە، لەوانە ئەنجامدانی چاڵاکی جۆرا و جۆر بە درێژایی ساڵەکە لە شوێنە جیاوازەکانی هەرێمی کوردستان و هەروەها هاندانی و بەرهێنەران و ئەندکردنی ئاسانکاری بۆ بەرهێنەران تا پرۆژەی زیاتری گەشتیاری ئەنجام بدەن لە دەرەوەی شارەکان و لە شوێنە دوورە دەستەکان. ئامانجێکتری ئێمە ئەوەیە کە ئەو تەزەخم و هەڵاوسانی لە ناو سنتەری شارەکان هەیە بیگوازینەوە بۆ دەرەوەی شارەکان و ئەو چاڵاکی و ئەو بۆنانێک کە ئەنجام دەدرێن، ئەو ئاهەنگانی ئەنجام دەدرێن، ئەو چاڵاچە تەرفیهیانێک کە تایبەت بۆ گەشتیاران ئەنجام ئەدرێن، هەوڵ دەدەین کە تەنها لە ناو سنتەری شارەکان نەبێ، بەڵکو بیبین بۆ شوێنە دوورە دەستەکان و هەرێمی کوردستانیش خۆشبەختانە گونجاوە بۆ زیاتر لە 15 جۆری گەشت و گوزار. ئەم جۆرانی گەشت و گوزار و پەرەپێدانی ئەم جۆرانی گەشت و گوزار دووبارە تەوەرێکی تری استراتیژی نێو پلانی 8 ساڵی گەشت و گوزارە. ئێمە بەو ئامانجە استراتیژیانە لە هەوڵی ئەوە داین کە بگەین بە گەشت و گوزارێکی بەردەوام و بە درێژایی ساڵەکە بە بەردەوامی گەشتیاران ببینین لە وڵاتی خۆمان و پێشوازیان لێ بکەین بۆ ئەوەی دوجار بتوانین سێکتەری گەشتیاری بکەین بەو سێکتەرەی کە بە تەواوەتی پشتی پێبەسترێت لە ڕووی داهاتەوە. بەڵێ کاگی برایم، هەڵبەتە ماوەیەکی زۆرە دەستەی گەشت و گوزار و حکوومەت کار دەکات بۆەوەی کە دەرچوانی بەشی گەشت و گوزار کار بکەن و لە بەشەکانی تایبەت بە گەشت و گوزار کار بکەن. جا لە نوێترین هەوڵ دەدرێت کار بۆ ڕێبەری گەشتیاری دەستەبەر بکرێت، کار لەسەر ئەمە بکرێت. هەنگاوەکان بچۆ گەیشتووە؟ بەڵێ دیارە تایبەت بە ڕەخساندنی دەرفەتی کار بۆ دەرچوانی گەشتیاری و هەر هاونیشتمانیشی تری هەرێمی کوردستان کە خواستی ئەوەی هەیە لە سێکتەری گەشتیاری کار بکە، ئەمە لە دەستەی گەشت و گوزار دەستمان پێکردووە. سەرەتا بە جێبەجێکردنی ڕێنمایی بەگەرخستنی دەستی کاری ناوخۆی بە ڕێژەی 1975 دەستمان پێکردو. ئێمە لە ساڵی ڕابردوو یاسای گەشت و گوزار پەسەند کرا لە پەرلەمانی کوردستان و یەکێک لە مادەکانی بریتە لە بەکارخستنی دەستی کاری ناوخۆی بە ڕێژەی 1975 لە بنکە گەشتیاریەکان. ئێمە بۆ جێبەجێکردنی ئەم مادەیە لیژنەیەکمان پێکێناوە لەسەر ئاستی بەڕێوەبەراتە گشتەکانمان لە پارێزگاکان و لە ئیدارە سربەخۆکان لە قۆناغی یەکەمدا هەڵدەستن بە ئەنجامدانی ڕووپێویەک بۆ ئەوەی لە سەرەتادا ئێمە بزانین کە چەند کەس لە سێکتەری گەشتیاری کار دەکا و لەو ڕێژێش چەندیان هاونیشتمانیانی هەرێمی کوردستانن. دوای ئەوەی کە داتاکەمان بەردەست کەوتون بەرچاومان ڕوون بوو، ئیتر بە ڕێنمایی سەرجەمی بنکە گەشتیاریەکان پابەند دەکرێن بەوەی کە دەبێ لە 1975 کارمەندانیان پێک بێن لە هاونیشتمانیانی هەرێمی کوردستان. ئەمە لەلایەک. لەلایەکی ترەوە ئێمە لە سەرەتای ئەم مانگە پرۆژەیەکمان ڕاگەیاند بە ناوی ڕەخساندنی دەرفەتی کار بۆ ڕێبەری گەشتیاری. دیارە تا 20 مانگ ماوە هەبوو بۆ ئەوەی کە خوازیاران داوا پێشکەش بکەن بە شێوەی ئۆنلاین. زیاتر لە 3500 کەس کە دەرچوانی گەشتیارین لە پەیمانگا ئامادەیی زانکۆکان و هەروەها کەسانی خاوەن ئەزمونن لە بواری ڕێبەری گەشتیاری داوایان پێشکەش کردووە. ئێمە ڕاستەوخۆ دوای جەژن لە ڕێگەی لیژنە تایبەتەکانەوە لیژنەیەشی پسپۆڕ سەرجەمی ئەو فۆرمانە جیاکەینەوە. دواتر قۆناغێک دێکە پێی دەگوترێ قۆناغی بەهێزکردنی توانای ئەم کەسانێک کە داوایان پێشکەش کردووە. چەند خولێک بە خۆڕایی بۆیانەکرێتەوە، خولی ئەتەکێت، خولی چۆنیەتی مابەڵەکردن لەگەڵ گەشتیار، خولی چۆنیەتی ڕێبەریکردنی گەشتیار، تەنانەت خولی زمانیش. ئەو کەسانی کە داوایان پێشکەش کردو گوتم پۆڵێن دەکرێن، ئەوانەی کە لە ڕووی تواناوە ئامادەن ڕاستەوخۆ بازێکی تایبەتیان پێدرێ، ئەوانەی تریش کە پێویستیان بەوەیە تواناکانیان پێش بخرێ، ئێمە لە خولەکان بە تەواوەتی ئامادەیانەکەین و دواتر بە فەرمی دەناسێندرێن و باجی تایبەتیان پێدرێ. دوای ئەوەی کە بە فەرمی ناسێندران دووبارە لە ڕێگەی ڕێنماییەکەوە ئێمە بنکە گەشتیاریەکان بە تایبەت
هۆتێل و مۆتێلە 4 ئەستێرەی و 5 ئەستێرەیەکان و سەرجەمی ئەو کۆمپانیا گەشتیاریانەی کە گەشتیار دەهێنن پابندیانەکەین بەوەی کە دەبێ ڕێبەرێکی کورد لە لای خۆیان دا بمەزرێنن. سەرڕای ئەوەی کە لە بنکە گەشتیاریەکان دەرفەتی کار بۆ ئەم ڕێبەرانە دەرەخسێنرێ هاوکات ئەو ڕێبەرانە دەتوانن خۆشیان بەسەر بەخۆیانە کار بکەن لەبەرەوەی معتەریفن و دانیان پێدانەرێنان دەستەی گەشت و گوزارەوە دەتوانن خۆیان بە ئۆنلاین پەیوەندی دروست بکەن لەگەڵ گروپاتی گەشتیاری ئەوروپی و ئەمریکایی و لێرە بە شێوەیەکی فەرمی ڕێبەریان بۆ بکەن. لەم پرۆژەیەدا سەرڕای ئەوەی کە یەکێک لە ئامانجەکانی بریتە لە ڕەخساندنی دەرفەتی کار هاوکات ئەم پرۆژەیە هەنگاوێکیشە بە ئاراستەی ڕێکخستنەوەی گەشتی ئەو گەشتیارانەی کە دێن بۆ هەرێمی کوردستان لە ئێستادا ئەو گەشتیارانەی کە دێن وەکەومان بەڵێ کاگی برایم کەواتە دەتوانرێ بوترێ ئەو ڕێبەرانەی کە کار دەکرێت بۆ دامەزراندن یان جارێکی دیکە دەتوانن بە هەڵ و توانای خۆیان ناوچە گەشتیاریەکانی هەرێمی کوردستان بە گەشتیاری بیانی بناسێنن. بێگومان زۆر ڕاستە وەکوتم کە سەرڕای ئەوەی کە ئەم پرۆژەیە دەرفەتێکە بۆ ڕەخساندنی هەلی کار بۆ گەنجانی خۆمان هاوکات هەنگاوێکیشە بە ئاراستەی ڕێکخستنەوەی گەشتی گەشتیاران. لە ئێستادا ئەو گەشتیارانەی کە گەشت دەکەن زۆر جار شۆفێری پاسەکەیان کە شارەزای کللتور و دابوونەریت عادات و تەقالید موێژ و قوربانیدانی ئەم وڵاتە نیە ڕێبەریانەکە و بە شێوەیەکی بەڕاستی بەرنامە داڕێژراو نییە کە گەشت بۆ ناو سروش دەکەن تەنها چەند شوێنێکی دیاریکراو هەیە دەچن بۆ تاڤەکان و دەگەڕێنەوە بەڵام ئەو ڕێبەرانەی خۆبان کە ڕێبەریانەکەن سەرڕای ئەوەی کە دەیان بن بۆ ناو سروشت هاوکات دەیان بن بۆ شوێنەواریەکان بۆ مۆنێمنتەکانی ئەنفال بۆ هەڵەبجە بۆ ئەم نەسوورەکە تاوەکو ئێمە بتوانین لەلایەنە نیشتیمانیەکەش ئێمە سوود لە گەشت و گوزار وەربگرین بتوانین سەرڕای ئەوەی کە لەلایەنە ئابوووریەکەی سوودێکی مادی بکەین هاوکات مێژوو قوربانیدان کللتور و شوناسی ئەم وڵاتەش بە گەشتیاران بناسێنین لە ڕێگەی ئەم ڕێبەرانی خۆمان کە لە ئێستادا لە هەوڵی ئەوە داین بیان خەینە سەرکار لەگەڵ کەرتی تایبەت. بەڵێ کاگی برایم وەکو کۆتا پرسیار دەمەوێت ئەو بپرسم پەیوەندی دەستەی گەشت و گوزار و لایەنە پەیوەندیدارە حکومیەکانی گەشت و گوزار لەگەڵ کۆمپانیەکانە چۆنە ئەمە تا چەندە وا دەکات کۆمپانیەکان لە ڕێگەی ئەم پەیوەندی کە هەبێت ئەم پەیوەندیە لینکە پتەوەی کە لە نێوان کۆمپانیا ئەهلیەکان و هاوکات گەشت و گوزاری حکومەت هەبێت ئەمە تا چەندە وا دەکات کە هەوڵ بدرێت بە هەردوو لە گەشت و گوزار بەرەو پێش بچێت و هاوکاتیش گەشتیاری زیاتر ڕووبکاتە ناوچەکانی هەرێم. بەڵێ تایبەت بە کۆمپانیا گەشتیاریەکان کە بەڕاستی ڕۆڵێکی ئێزگار پۆزەتیفانە دەبینن لە زیادکردنی ژمارەی گەشتیاران ئێمە لە ماوەکانی ڕابردوودا چەندین دیدار و کۆبوونەوەمان لەگەڵیان ئەنجام داوە بۆ نمونە لە کۆتاییەکانی مانجی شوبات کە پێشانگایەکی نێودەوڵەتی گەشتیاری لە شاری بەغدا ئەنجامدرا ئێمە بە شاندێک بە سەرۆکاتی بەڕێز سەرۆکی دەستەی گەشت و گوزار خات و ئەمەرخان بەشداریمان کردم پێشانگایە لەوێ لەگەڵ کۆمپانیا گەشتیاریەکان گفتوگۆ کرا و هەموو ئەو ئاستەنگ و کێشانی کە لە بەردەم هێنانی گەشتیارانن خرانە بەرباس و گفتوگۆ خۆشبەختانە چارەسەریشیان بۆ دۆزرایەوە و لە سلێمانی دیداری نێرگزمان ئەنجامدا کە زیاتر لە 150 کۆمپانیا گەشتیاری تێدا بەشدار بوون لە شاری هەولێر لە مانجیەک خاوەنی زیاتر لە 100 کۆمپانیای گەشتیاری ئێرانی لێرە بوون بۆ هەمان مەبەست لە ساڵی ڕابردوو ئێمە پێشانگایەکی نێودەوڵەتی گەشتیاریمان لە دوهۆک ئەنجامدا دووبارە ژمارەیەکی زۆری کۆمپانیا گەشتیاری ناوەخۆی و بیانی تێدا بەشدار بوون و لە شاری سۆرانیش دیداری پاییسمان ئەنجامدا هەر لەگەڵ کۆمپانیا گەشتیاریەکان هەموو ئەو دیدار و کۆبوونەوانەی ئێمە بە ئامانجی ئەوە بووە کە بتوانین هەماهەنگیەکانمان بەهێزتر بکەین پەیوەندەکانمان تۆکمەتر بکەین تا دوجار بتوانین ژمارەی گەشتیارانمان زیاد بکەین بۆ هەرێمی کوردستان. خۆشبەختانە لەم جەشنەدا ئێمە نەتیجەی ئەو دیدار و کۆبوونەوانەمان بینیوە لەبەرەوەی وەکو سەرەتاش ئاماژەم پێیداکە بەپێی ئەو بە دواداچوونانەی کردومانە و ئەو فیدباکانی کە وەرمانگرتوۆ لە ڕێگەی لیژنەکانی خۆمان لە بازگەکانن ڕێژەی هاتنی گەشتیاران زۆر دڵخۆشکەرە پێمان وایە بۆ ئەم ساڵەکە دەتوانین کە ڕیکۆردی پار ساڵەکەشمان بشکێنین. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێستان سپاس بۆ ئیبراهیم عەبدولمەجید بەڕێوەبەری ڕاگەیاندن و پەیوەندیەکانی دەستەی گەشت و گوزاری هەرێم کەڕەستەوخۆ لە ستودیۆی هەولێرەوە لەگەڵمان بوویت.